فقیمه های مالیزی و ایرانی نوع دویت هی هر فقیه کی نوع خوی هی و نکجی یا ولی هاتی عالم کمان قصداوی فقیت کردن چکلیت و حلویات نکب گماد بن اغلبیان وید بن بو مناسبه بو عیداوانا اوید بن تشتاکی جانشی و یه خوششی مرگافتین وافقین سروشتید کرین ولا افقیش در و بله با رنگ و چلواجان یمجی خمالی تمام خوشتره بس و با بدیلک پیشوان و بەبوونێ ئەوەی ئێستا وەختەکە لە جەژن نزیک دەبێتەوە زیاتر بەرەو جەژن ئەچین خەڵکەکە زیاتر ڕووی لە شیرینەمەنیەکان و دوکانەکانی سەرەزات و شتیوە کردێ بەگشتی خەڵک لێرە بۆ جەژنانە زیاتر دوور لە شتی بازار لە کێک و شتی بەکارەت و ئیستعمال ئەوانە دێت سەرەزات زۆر بەکاردێنێتن بۆ پێشوازی لە میوان و شیرینەمەنی وەکو چکولێت و ئەو شتانە ئێستاوە بەرەو جەژن ئەچین جەژنی قوربانی بازاری مەزور بەتایبەتی لە ڕۆژانی جەژنە زۆر گەرمترە لە ڕۆژانی دی خەڵکە زۆر ڕوو لە چەرەزاتی دەکا بەتایبەتی فستەق و گاز و کود و گوێز و ئەو شتانە بوو سەر سفر دەکردن یعنی بازاری ئێمە لە ڕۆژی لەو ڕۆژانەدا زۆر گەرمە خەڵک دێ ڕوو لێرە دەکا. Siamo qui dall'Italia, venuti dall'Italia a visitare Oslo e poi tutta la Norvegia perché è una città molto viva, molto bella, con tantissimi eventi musicali, tantissima vita, tantissime persone, con degli splendidi musei da visitare e splendidi posti da visitare sia dal punto di vista culturale ma anche per stare all'aria aperta. La parte céntrica de Oslo es muy buena, tiene unos monumentos todos cercanos y después fui para la parte de Stamberger y también es muy lindo.